جه دماکو پیاده دەسەڵاتداریا ڕۆژاوای کوردستانێژە ڕژێمە ئەسەد وەرگرتیە بەردەوام پیلانن ڕژێمە ئەسەد و دژمنان جه بەجه دەکەن لە ئیرۆ سەرۆکە ڕژێمە سووریە گەفە عێریشێ لە پیادێ و چەکدارن بەسەر بەکرد. دە چاشۆڤەیە هەفدیتنەکەدا لەگەڵ کەناڵە NTV یا رووسی بەشار الئەسەد سەرۆکە ڕژێمە سووریە گەفە عێریشکردنێ لە ڕۆژاوای کوردستانی کرو بە تایبەتی دەڤەرێن دەمانها دەکوت بن کۆنتڕۆلە یاپەکە دەمانە. بەشار الئەسەد گوت و ئەو چەکدارن نەها لە باکوورێ سووریە نەک و مەبەستە وی چەکدارن یاپەکەیە دووڕێ لە پێشیاوان هەنا ڕێیەکەی خۆرادەستکردنە و ڕێیا دووەمژی خۆ ئامادەکردنەش بۆ عێریشێن ئارتێشا ڕژێمە سووریە. دە بەردەوامیە هەفدیتنەدا بەشار الئەسەد ڕاگەهاند و چەکداران ڕژێمە ئەسەد وێ لە باکوورێ سووریە بەهێز ڕووبڕوویە چەکداران ببێ وێ ناوچێن باکوورێ سووریە کۆنتڕۆل بکن و بخنە بن کۆنتڕۆڵە خۆدا. دەربارەی ڕەوشە بەژارێ من بجێ سەرۆکی ڕژێمە سووریە گوت هەنێک دەڤەرێن باکوورێ سووریە دەبن کۆنتڕۆلە گروپێن سەر بێ تورکیا بەنە مەبەستە ئەسەد دەڤردا بەژارێ عەفرینێ و گوندەوارێ وێ و چەند ناوچەیەکە سەر بە بەژارێ من بجێڤەیە دا خویاکردن و ئەو دەڤەر وێ بەهێزێ جارەکەدن بکەمنە بن کۆنتڕۆلە ڕژێمە ئەسەددا. بەرێ نەهاژی سەرۆکە ڕژێمە سووریێژە ئاژانسە ڕۆی تەزرا گوتبووک و ڕژێمە ئەسەد وێ تەڤاییە ناوچەیەن سووریێن بن کۆنتڕۆلە هێز و گروپێن چەکداردا بەهێزێ ڕزگار بکێ. ژێدەما کوشەڕێ نافخۆیی لە سووریە دەست پێکردیە و حتاوەکە ئیرۆ بە سەدان هەزار قوربانی کەتنە و پێدەژی لە ڕۆژاوای کوردستانێ بە هەزاران خۆرتێن کورد ji bo bervanîkirine لە ڕژێمە ئەسەد یاک و نەها گەفان لوان دخوێ دانەکوشتن.